پشتم دێش علاقم دێش یعنی هەڵدەستام سبەینان دەستە کولاقەکەم سڕ دەبوو لە قەڵەمیان بوو. کێشم 125 کیلۆ بوو. بە خێراتتان دەکەم، زۆر سوپاسی دکتۆر دلێر دەکەم. دکتۆرێکی زۆر بەڕێزە، زۆر بە وجدانە، هەرچی دکتۆرێکیان دەگوت نەدەچوو. بەڕێ ئەوە کیژە خاڵەکانم هاتم، دوو کردیان لە لای ئەلحەمدوللا عەیبیان نییە، لەخوا بە زیاد بێ. ئەوەش یارمەتی داین، یەکەم پارەکەم تاوا نەبوو یارمەتی داین. زۆر سوپاسی دکتۆر دلێر دەکەم، کارمەندەکانی و خستەخانەکەی ئەوەی لە دوونیەوە 5 دەقەزارە کارمەندەک دێ، ئەوەک دێ، سستەرێک دێ، معاون طبیەک دێ، یعنی دەرێ بزانە کوا. زۆر سوپاسی دەکەم بە وجدانە، خوا خێری بنووسی، نمونەی زیادکە ئینشەڵڵا. پشتم دێش علاقم دێش یعنی هەڵدەستام سبەینان دەستە کولاقەکەم سڕ دەبوو لە قەڵەمیان بوو. کێشم 125 کیلۆ بوو، لەخوا بە زیاد بی. دوونێ هاتمە دەرێ هیچ ئازارەکۆکم نەبوو، مسەکن و تشتیان دادەنا و دەهاتن و دەچون نیان هێشت ئەبد، یعنی ئەوە بم ئازارم هەبی. هیچ عیبم نییە، ئەوە پیاسە دەکەم لە دوونیەوە. میهرەبانی، دڵسۆزی و لێزانی.